یەکتان بەڕێزان بابەتی ئەمڕۆمان بابەتی واژووکردنی دەگرێبەستە بۆ دابینکردنی دەرمان بۆ نەخۆشخانەکان لە پرۆسەیەکی نوێ و بەڕێکارێکی نوێ هەروەک بەڕێستان ئاگادار بوون کە ئێمە لە کۆتایی دوهەمین مانگی ساڵی ڕابردوو کە نزیکەی 8 مانگ لەم پرۆسەیەدا لەگەڵ تیمێکی ڕاوێژکار و تیمی شارەزا و خاوەن ئەزموونی بیانی لە یەکێک لە هەرە وڵاتە پێشکەوتوەکان و بە شێوازی نوێی گرێبەستکردن و چۆنیەتی دانانی خاصیەتی دەرمان و چۆنیەتی لە ڕووی شەفافیەت و کوالیتیەوە کۆمەڵێک ڕێکاری نوێی گرێبەستکردن کە پێی دەڵێن فریمورک ئەگریمنت جۆرێکی نوێی گرێبەستەکانە وەکو پایلێتێک وەکو ئەزمونێک دوای ئەوەی لە حکوومەتی هەرێمی کوردستان و لە فەرمانگەی میدیا و زانیاری و وەزارەتمان ڕاگەیاندرا بۆ تەندەرکردنی دابینکردنی دەرمان و پێداویستی پزیشکی بۆیە دەڵێم وەکو سەرەتایەک چونکە ژمارەی ئەو ئایتمانە لە دەرمان لە پێداویستی پزیشکی جۆرەکانی دەرمان چەندین جۆری هەیە بۆ دام و دەستگا حکوومیەکان نەخۆشخانەکان ژمارەیان زۆرە هەستاین بە بەم ڕێکارەدا لەم ڕۆدا ئێستا سەرجەم خاوەن کۆمپانیاکانی کە خاوەنی بەدەستهێنانی ئەم گرێبەستن لێرە ئامادەن و گرێبەستەکە واژوو دەکەین لەم ڕۆوە ئەوەی کە دەرمان و پێداویستەکەی ئامادەیە تا دوو مانگی دیکەتر مۆڵەتی هێنانی دەرمان و پێداویستەکانە بۆ هەموو نەخۆشخانەکانی هەرێمی کوردستان ئێمە لەو چوارچێوەدا 230 جۆری دەرمان کە دەرمانی 4-5 جۆری دەرمانی تێدایە بەشێک لە دەرمانەکانی نەخۆشیە درێژخایەنەکانە بەشێک لە دەرمانەکانی ئەنتیبایۆتیکن کە بۆ هەوکردن و ئیلتیابەکان بەکاردێن بەشێکیان هەندێکیان دەرمانی سڕکردنن کە بۆ نەشتەرگەری و هۆڵی چاودێری چڕ بەکاردێن و بەشێکیان دەرمانی پێنکیلەر یان بڵین موسەکین و ئازارشکێنەکانە هەندێک ئەو دەرمانانن کە بۆ نەخۆشخانەکان گرینگە ئەم بابەتە لە چوارچێوەی بەرنامەی کاری کابینەی نوێی حکوومەتی هەرێمی کوردستانە بۆ باشترکردنی ڕەوشی دەرمان لە هەرێمی کوردستان و هاوسەنجی و یەکسانی کە ئەمە دروشم و مەبدەئی پێشکەوتوترین وڵاتی دنیاش لە پێشکەشکردنی خزمەت زاریە بە هاوسەنجی و یەکسانی بۆ هەموو هاوڵاتیان بۆ سەرجەم نەخۆشخانەکان لە ناو شار و دەرەوەی شارەکان بۆیە لەم پرۆسەیەدا لە ئێستادا 156 جۆری دەرمان دەرچووە هەموو ڕێکارەکانی تەواو کردووە و بەسەر 10 کۆمپانیای خاوەن ئەو جۆرەی دەرماندی براند و جێنەریکن و لە نێویاندا کۆمپانیەکانی بەرهەمهێنانی خۆماڵیشی تێدایە کە لە بەڕێژەی 146 بەرهەمهێنانی خۆماڵیە بەپێی ئەو کوالیتی و مەرج و ئەو ڕێکارانەی کە تیمی هاوبەشمان لەگەڵ تیمی ڕایشکاری و تیمی ئەنجومەنی وەزیران بە سوپاسەوە کە ڕۆڵی گەورەیان هەبوو سوپاسیان دەکەین دەستخۆشیان لێ دەکەین لەم ماوەیەدا و ئێستاش بەردەوامن لەسەر چەند جۆرێک بابەتی دیکە بە تایبەتی ئامێری پزیشکی سازدانەوە و کۆمەڵێک پێداویستی دیکە بەڕێزان ئەمە لە چوارچێوەی ئەم جۆرە گرێبەستە بۆ ماوەی 2 ساڵ وەکو تەجروبیەک دواتر بۆ سەرجەم دەرمان و پێداویستی پزیشکیەکان ومێد دەکەین کە هاوشێوەی موسسەی کیمادیا لە عێراقدا کە بۆ ماوەی 2 ساڵ تا 5 ساڵ گرێبەستەکان لەگەڵ بەرهەمی وڵاتانی پێشکەوتو لەگەڵ خاوەنی براند و پێداویستە سەرچەکان دەکات لەم ماوەیەشدا ئێمە هەڵدەستین بە دراستکردن و پێداچنەوە بۆ بابەتەکانی دیکەی کە لەم گرێبەستەدا نییە بەڕێزان کۆمەڵێک ئامانج هاتە دی کۆمەڵێک طموح و هەدەفی ئێمەی وەزارەتی تەندروستی لەم ڕێکارەدا هاتە دی کە بە کورتی دەمێ بۆتان باس بکەم لە نێوان 7-8 ئامانجە لە هەمووی گرنگتر بۆ ئێمە کەمکردنەوەی خەرجی بوو و بە شێوازێکی هەرزانتر کە بە ڕێژەی لە 127 بە دیراسی پێشوو دیراستێکمان کرد لە کە لە ساڵانی پێشوو دەرمان دابین کراوە و ئەوەی من باسی دەکەم باسی کردی گشتی و حکومیە بەڕێزان ئەمە جگە لە چاکسازی لە دەرمان و کوالیتی و ناوبازار و قەت ئەمە باز ناکەین باسی کردی گشتی دەکەین ئەمڕۆ لەم 127 دواتر بەرز کراوەتەوە لە ئێستادا ئەمڕۆکە بەوەی ئەوەی کە هەموو بابەتەکە 230 ئایتم نیە 156 ئایتم دەرچووە 135 هەرزانتر بووە کە دەکات ساڵانە نزیکەی 7 میلیۆن دلار دەگەڕێتەوە هەرزانتر بووە واتە لەم 2 ساڵەدا 14 میلیۆن دلار وەکو هەرزانتر و گەڕانەوەی خەرجی بۆی هەرزانترە چکە شێوازی ڕێکەوتنەکە بۆم شێوەیە
دوو خێراتر دابین دەکرێت ئەم کۆمپانیایە کە دەرمان بۆ زاخۆ بۆ دهۆک بۆ ئامێدی و ئاکرێتەکە بە هەمان شێوە بۆ کفری و کەلار و هەڵەبجە و گەرمیان و ڕاپەڕین و سلێمانی و قەڵاتجێ و دواتر بۆ هەولێر و سۆران و هەموو شوێنەکان هەمان بابەت هەمان دەرمان دەبێت بۆیە خێراتر دابین دەکرێت چونکە ڕەنگە هەندێک جار دەرمانێک لە سلێمانی دابین نەدەکرا لە دۆک دابین دەکرایان بە پێچانەوە لە سلێمانی دابین دەکرا ئەم ڕێژە و ژمارەیە نەبوو بچین بۆ نەخۆشخانەیەکی دیکە لە هەرێمی کوردستان بۆیە بەبێ جیاوازی بۆ هەموو هەرێمی کوردستان بە شێوەیەکی خێراتر خاڵێکتر زۆر شەفافیانە و بە شێوازێکی زۆر شەفافیانە لە ڕووی تاکسازیەوە لە ڕووی جۆر و نرخ و مەرجەوە ئەم پرۆسەیە بەڕێوە چوو بە هاوبەشی لەلایەن بە سەرپەرشتی و چاودێری تیمی شارەزا و تیمی خەبیریان بڵێن تیمی ڕایشکاری لەگەڵ تیمی ئەنجومەنی وەزیران لە ڕووی کوالیتیەوە کوالیتیەکە بەرزتر دەبێت چونکە مەرج و ڕێکارەکان ئەو مەرجانەیدان دراوە لە ڕووی زانستی لە ڕووی کوالیتی دەرمانەکە و کوالیتێکی بەرزتر دەبێت و ئەمانەی خاوەنی دەرچوونی دابینکردنی ئەم دەرمانانە لەم گرێبەستەدا بۆ هەموو هەرێمی کوردستان خاوەنی ئەو دەرمانانە دەبن کە کوالیتێکی بەرزە و دابینی دەکەن وهروەها لە ڕووی باسم کرد ئەو دەرمانانەی کە لە کۆمپانیا و کارگە بەرهەمێنەرە خۆماڵیەکانی زۆر لە بەڕێژە 16 و ماوەی 2 مانگ دەبێت ئەم بابەتە ڕێگەی پەیمێنتەکەی خێراتر و باشتر دەبێت کە ئەمە کێشەیەکی دەرمان بوو زۆر جار ئێوەی بەڕێز لە پرێس کۆنفرانسەکاندا پرسیار ئێمەتان دەکرد بۆچی دەرمان کەمە یان کۆمپانیایەک دەرمان نادات ئەگەرچی گرێبەستی هەبووە یان گرێبەستێکت ڕادەگەیان هەندێک کۆمپانیا پاشەکشیان دەکرد لەبەرەوەی کێشەی نەختینە هەبوو کێشەی کاش لە بانقەکان و کاتێک کاش نەبێ و قەرزەکە کەڵەکە دەبوو ڕەنگە ئەو گەرم و گڕیەی بازاری ناو دەرمان بۆ دەرمانی حکومی و بۆ کردی گشتی لاوازتر دەبوو لە ئێستادا ئێمە بەم دوو ڕێکارە زۆر گرنگە ئەم کێشەیە تا ڕادەیەکی زۆر باش چارەسەر کراوە ڕێکاری یەکەم پێش ماوەیەک پێشتا هەفتەیەک پێشتا بۆ بزانڕامان گەیان کە بە سوپاس بۆ حکوومەت هەرێمی کوردستان و سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران و خودی بەڕێز دەنابی سەرۆک حکوومەت هەرێمی کوردستان زۆر بەپەرۆشەوە ئەم کێشەیە دوای بە دوواداچوون و داواکاریەکانمان ئەنجومەنی وەزیران بڕیاریدا کە لە کۆی ئەو بودجەی تەرخان کراوە ماگانە بۆ هەموو بەڕێوەبەرێتێکشەکانی تەندروستی کە 7 ملیارە بۆ هەموو کوردستان 5 ملیاری نەختینە و کاش لە بانقەکان مسۆگەر بکرێ دەستی لێ نەدرێت بۆ ئەوەی شایستەی دارایی یان چەکەکان لە بانقەکاندا خەرج بکرێت بۆ کۆمپانیەکان ئەمەش دەرمان هەرزانتر دەکات باشتر دەکات خێراتر دەکات ئەو نەقص و ئەو کورتێنانە لە نەخۆشخانەکان کەمتر دەکاتەوە ئەمە ڕێکارێکی سەرەکی بوو و لەلایەن بەڕوایەتی گشتی بانکەکانەوە تعمیم کراوە هیوادارین کە لە ماوەی ڕۆژانی ڕابردوو داهاتوشدا ئەمە چۆپتە بواری جێبجێکردن من لێرەوە ڕووی داواکاریم دەخەمەوە بەردەم سەرجەم بەڕێزان لە بەڕێوەبەری بانکەکان لە هەموو شوێنەکان لە ناو شار و قەزاونیحەکان کە شایستەی داراییەکان بۆ دەرمان و پێداویستی پزیشکی بخەنە ئەولەویەت و پێشەوەی خەرجی بابەتەکانی دیکە چونکە پەیوەندی بە ژیانی مرۆڤ و نەخۆش و نەخۆشخانەکان هەیە ڕێکاری دووەم کە ئەم کێشەی نەختینەیە بەهۆی ئەم ئەگریمنتەیە کە لە ڕێگەی LC بۆ ئەم دە کۆمپانیایە بۆ ئەم پرۆسەیە و ئەم جۆرە مسۆگەر دەکرێت بۆی کە دەرمانەکان لەلایەن بەڕوایەتەکانی گشتی تەندروستی داوا دەکرێت بە پێی پێویستیان چونکە دەرمانێک نابێتە ماڵ ئەگەر سرف نەبێت بە پێی پێویستی چەند دەرمان پێویستە ئەوەندە سەحەب دەکەی ئەوەندەش نەختینەکەی بۆ خەرج دەکرێت و بە شێوازی LC و ڕاستەوخۆ و بەبێ ڕۆتین ئەمە جێگەی خۆشحاڵیە بۆیە ئومێدمان وایە و دڵنیاشین کە وەکو بەڵێنماندا بوو کێشەی دەرمان و پێداویستی پزیشکی لە نەخۆشخانە حکومیەکان تا ڕادەیەکی باش کەم بکەینەوە ئەوەی تر بابەتی دەرمانە لە کردی تایبەت و لە دەرمانخانەکان و لە کۆمپانیاکان و کۆگاکان و لە عیادە و ئەوانە باسمان کردەوە ڕۆژی پێنجشەمیش دوامین کۆبنەوەمان بوو لەگەڵ سەرجەم دەرمانخانەکانی شاری هەولێر دوای زنجیرەیەک کۆبنەوە لە دهۆک و سلێمانی و لەگەڵ کۆمپانیا و کۆگاکان و دەرمانخانەکان لە ئێستادا چاکسازی باش بۆ دەرمان و پێداویستی پزیشکی چۆتە بواری جێبەجێکردن من جارێکتر هیوادارین دام و دەستگای ڕاگەیاندن پاڵپشت و هاوکار بن لە کێشە و گرفتەکان بە تایبەتی لە بواری دەرماندا بۆ ئەوەی بتوانین هاوڵاتیان متمانەی زیاتر بە دام و دەستگاکانی تەندروستی لە هەرێمی کوردستاندا بکەن و ئومێدیشمان وایە هەموو لایەک ساغ و سەلامەت بن و پێویستان پێ نەبێت. وەزیرە تەندروستیاری ما کوردستانی دکتۆر سامان بەرزنجی بۆ بەحسی چاوەتیە دابینکردنا دەرمانی کواڵیتیاوی دەکرد.